بەڕێزان لارکوێن سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر بەداری بەڕێز و خۆشەویست شادەبمەوە بۆ ڕەخساندنی دەرفەت بۆ بربژێرێکی تری کوردستان. ئەم شەویش بەڕێز حسێن حەسەن نەرمۆ سەرۆکی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پەرلەمانی عێراق لە پارێزگای نینەوە میوانمە. دیارە وەکو شەوانی تر لە بڕگەی ناو ئۆتۆمبیلەکەدا گفتوگۆیەکی زۆر گەرم دروست بووە لە نێوان چەند هەوادار و دەنگدەری لایەنە جیاوازەکاندا. بەڕاستی بۆم گرنگە کە سوود لە بیر و بۆچوونەکانی ئەوان ببینم کە تا ڕادەیەک تەمسیلی چۆنێتی بیرکردنەوەی شەقامەکە ئاراستەی ئەم بربژێرە بەڕێزەی بکەم. ئێستاش با بەڕێز کاک حسێن حەسەن نەرمۆ سەرۆکی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای نینەوە بفەرمێ بۆ ئێرە. کاک حسێن بەخێر بێیت. سەرچاوانم باشی وەزع چۆنە لەگەڵ بانگەشەیە معنەویات باشی هەموو شتێ باشە زۆر باشە. ئێوەش بەخێر بن سەرچاوەکانم سوپاس بۆ ئامادەبوونتان. فەرموو. هەموو لایەک بەخێر بێن. کاک حسێن با سەرەتا بینەرانی بەڕێز سیڤی جەنابەت ببینن، دواتر بڕگەیەکی ترمانەیە و دەستەکەین با گفتوگۆکەمان. فەرموونیەوە و بینەرانی بەڕێزیش. حسێن حەسەن نەرمۆ سەرۆکی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای نینەوە. ساڵی 1959 لە ئەلقوش لە پارێزگای نینەوە لەدایک بووە. ساڵی 1984 بەشی ئەندازیاری لە زانکۆی مووسڵ تەواو کردووە. ساڵی 1970 تاوەکو 1996 مامۆستا بووە لە پەیمانگای تەکنیکی مووسڵ. ساڵی 2009 کاندید بوو بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، بەڵام دەرنەچوو. پەرلەمانتاری خولی دووەمی پەرلەمانی عێراق بووە لە ساڵی 2010 بۆ 2014. نەرمۆ دەڵێت لە بەغدا کار دەکەن بۆ زیندووکردنەوەی مادەی 140 و ئاوەدانکردنەوەی ناوچە زیان لێکەوتوەکانی پارێزگای نینەوە. بەڕاستی تیمی پارتە و کوتلە سیاسیەکان ئەگەر بچینە بەغا ئەمە زۆر هەولی بدەین کە مادەیەک هەیە، مادەی دستوریە، مادەی 140 زۆر گرنگە بۆ ئەو شارۆچکە و دەوروبەری مووسڵ، شارۆچکەکانی دەوروبەری مووسڵ و لەو شارۆچکانە شنگالژ لەوانەیە ئەو منتەقەیژی تیابێ هەولی بدەین کە مادەی 140 زیندوو بکەینەوە. سەرۆکی لیستی یەکێتی لە پارێزگای نینەوە دەڵێت لە پەرلەمانی عێراق هەوڵی دەرکردنی یاسای پاراستنی مافی کەمینەکان دەدەن. هەموو ملەتەکانی جیهانەکە و دوای بۆ خۆیەکە. یاسایەک هەیە زۆر گرنگە، لەوانەیە لە بەرلەمان تا ئێستا نەچوێ بەرلەمان، یاسای پاراستنی پێکهاتەکانی بچووک. ئەوانە ئێمە زۆر هەوڵ دەدەین کە ئەو یاسایە بیشتە بەرلەمان و پەسەند بکرێ. دوای پەسەندکردنش لە بەرلەمان بیشتە جێگەی دەستهەڵاتدار، جێگەی حکومەت ئەو یاسایە تەنفیز بکە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای نینەوە 62 کاندیدی بۆ هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمانی عێراق هەیە. لە خولی سێیەمی پەرلەماندا 2 پەرلەمانتاری لە پارێزگای نینەوە هەبوو. بەڵێ بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ. ئەستەش بە بڕگەی هەوادارانی چەند لایەنێک ببینین کە گفتوگۆکەن لەسەر بەرنامەی حیزبەکانیان و سیاسەتی ڕابردووی حیزبەکانیان و بزانینەوانیش چیاڵن. فەرموون.
هەموو لایەکتان بەخێر بن سەر چاوەکانم کاک غازی ئێوە بە زمانی ماچۆ قساکەن بە زمانی ماچۆ وە خێرا مای معنەویاتێ شما چەنەینەوەی چەنیان فرە مەمنون تەنە خێرامدار بێ و فرە سوپاس مەکەریکە و زمانی ماچۆ قسەت کرد وتەکیید بەڵام بە سۆرانی وەڵامەکانت ئەدەمەوە معنەویاتی ئێمە چ مووسڵ فرە باشن چه هەڵبژاردننی لە هەڵبژاردننی ڕابردوو ئێمە دوو کورسیمان بەدەستهێنا بوو کە زیاتر لە 70,000 دەنگمان بەدەستهێنا بەڵام حزبەکانی تر مەسەن حزبەکەی ساڵح مطلق بە 52,000 دەنگ دوو کورسی بەدەستهێنا واتە ئێمە و ئەو لایەنەی کە سێ کورسیان بەدەستهێناوە فەرقی 1200 بۆ 300 دەنگ بوو کە ئەوان سێ کورسیانێنا واتە ئێمە لە جارێ ڕابردوو غەدرمان لێکرا بەڵام ئەم جارە دڵنیام سێ کورسەکەی خۆمان مسۆنەوە سێ کورسی چاوەڕوانن زیاتر لە جارێدی بە حساب سێ بەڵام ئەم جارە چاوەڕێی زیاتر وەکو دەنگدەرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی خاڵی بەهێستان چییە کە بە خەڵک بڵێ دەنگمان پێبن ئەوەمان کرد لە ڕابردووە لە ئایندە ئەوەتان بۆکەن بەتەکیید لیستی یەکێتی تاقیکراوتەوە لایەن خەڵک کە گەورەترین نمونێ ئێمە لەسەر ساحی عێراقی بەڕێز مامجلال بوو هەر لیستەکەمان تعبیر ئەکات لە چەپکە گوڵەکەی مامجلە کە هەموو پێکاتەکان و قەومیات و ئاین عزیزەکان تێدایە تاقیکرانەوە لە تاقیکردنەوە دەرنەچۆن بەعکسەوە لە ئیدارەی مووسڵ ئێمە سەبەب نین لە ئیدارەی مووسڵ ئێمە سەرکەوتنمان بەدەستێنەوە بەڵکولایەنەکانی تر شکستیان بەدەستێنەوە لە ئیدارەی مووسڵ ئەو شوونانەی مەسەرەن لایەنی پارتی تا ئێستا 16 وحدە ئیداری لە سنووری مووسڵ بەدەستێ بوو ئیداری پارتی نێزە مەسە مووسڵ درێژە پێکەرەوەی ئیدارەی پارتیە واتە هەر شکستێک کوردێنەتی پارتی تەحملی مەسئولیت ئەکات زۆر سەرکەوتنی پارتی تەحملی مەسئولیت تا ئێستا 16 ئیداری سەرکەوتنەکان هەمووی ئیداری بەدەست پارتی ئەم وەکو پارتی قەدەر مەزناهی و عەزامەتا خۆ هەمی بەرپرسیارەتیژی بتریا بەرپرسیارەتیان کەونە سەرشانێمە بەلێ ئەم خۆش بەرپرسیارەتی ناڕەبن ئەم وەکو هەر حزبی دنینن ڕۆژارفراندۆماتی کرد ڕێفراندۆمی هەمی حزبە هەمی ڕێفراندۆم شکستی بەگەلی ڕێفراندۆمێ سەرکەوتنی هێنا پشتی ڕێفراندۆم شکستی هێنا بەڵام ئێمە باسی مووسڵەکەین کاکەرنج باسی مووسڵەکەین لە مووسڵ شکستان هێناوە ئیدارەی ئێوە لە مووسڵ شکستان پێ لە مووسڵ شکستان هێنا کوردستانی وەل پارێزگانەوەژی ئەمجارەوە چەند دەنگێنن هەشتەکەکەن بە چەند پارتی چار کورسی بەدەستانی بڕواناکەم سێ کورسی ناتوانن لەبەر ئەوەی ئەو شوونانەی پارتی بەدەستی بوو ئێستا لە دەستی نەماوە ئەو شنگال بەدەستی نەماوە سنووری بەدەستی نەماوە بەعشیقە لە دەستی نەماوە زومار بەدەستی نەماوە سنووری کاکەیەکان بەشێکی لە دەستی ماوە مەخمور لە دەستی نەماوە گوێر بەدەستی نەماوە کاکە ڕوخسەت باقسی خۆم قسەی خۆ بکەم قسەی خۆکەم کاکە تۆ ناتوانانی تۆ ناینی کاکە ناینی تۆ ئەم سنوورە ئێمە ئستقلالی ئەوەکەین ئستقلالی ئەوەکەی شکستەکانی ئێوە لەگەڵ ئیستا هێزی ئەشدی شعبی کە لە سنووری مووسڵە هاوشێوەی خەڵک چەوسەڕا بۆ لەوێ هەوانەوە نۆکە ئەمەکەی ئێمە تاقی کراوە دەبوون ماجلال لەسەر ئاستی شنگالی ڕێفراندۆمی لیستەکەی مامجلالە گەورەترین خاڵی دەرفەتی یەکتر بن تۆ ئەتوانی ڕێکلام بۆ حزبەکەی خۆت بکەی بەڵام ئەوەی کە تۆ کاتی خۆتە دەمێ کاتی خۆم بدێ حزبەکەی من باشترین سەرکەوتن بەدەستێنێ لەبەر ئەوەی مامجلال لەسەر ئاستی عێراق مامجلال کەسێکی عەرەب و سوننە و شیعە و هەموو لایەنە کوردەکانی ئیستا عەرەبە سوننەکان بەتاکید لەبەر ئەوەی حەشدی سعبی لە ناو مووسڵ و سنووری مووسڵە تعدا لە خەڵکی سوننە ئەکەن و شیعەکانیش لێیان بێزارن تاکە هێز ئەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستانی سەکەی مامجلال متمانەی خەڵک باشەکە تۆ سەر پشتا خۆ بچ ئاخفتنی بچ گرێت دای کو عەرەب دەنگە خزمەتی خەڵکمان کردووە کاکە پرۆژەمان کردووە پرۆژەی گەورە تۆ نازانی تۆ شارەزانی تۆ لە سنووری مووسڵ شارەزانی تۆ لە ئەندانیە شارەزانی تۆ لە بەعشیقە شارەزانی تۆ لە زومار شارەزانی پرۆژەی گەورە بەڵێ کاک غازی جا کاتی منە
کاتی کاک حسێن شەنگالیە فەرموو برادر تا 2011 یەک دقە مەجالی تا 2011 ئەسڵان کورد بشێوەیەکی تەواو ڕێڤەبرنا پارێزگا مووسڵی پشیکدار نەبوون چونکو هیچ مافەکی لە کوردان بدایەتی مووسڵەوە پارتی مووسڵی بەڕێوەبوون ئاختنا خۆ تەمام بکەم پشتی ئەدوماهی گەڵ بژاردنە ئەنجومەنی پارێزگا نینەوە هاتیەکردن لوێرێ پارتی اینجا هەموو لایەنێت کوردی پشکدار بوون بەشوانەژی حزباتە برینەکانی شنگار چون سارێژەکە برینەکانی دەوڵەتی بوو متمانەی خەڵکدا فەشەکدانێنە یەک دقە کاک غازی جان حزبەکەی ئێوە ئێستا دوو کەس کە پێشووتر لە حیزبی ئێوە ئابوونیەکێکیان بەرەم ساڵح ئەوی تریان حزبی دیموکراتی ئێزدی ئەویش لە سەرکردەی ئێوە بوو لە سەرکردایەتی بوو ها حیدەر شەشۆ هەردووکیان حزبی جیاوازیان هەیە ئێوە جاری پێشوو ئەم بەنگانە هێننەوە کە خەڵکانێک بۆ ئێوانەوە بەنگیانداوە بەێوە ئێمە دەنگی عەرەبە سونەکانی کە ئێستا کەواتە تۆ دەستە لە ئێزدیەکان بەراوە دەستە لە کۆ بەراوە بە دوای عەرەبە سونەکانەوە نەڤا حەقی نینە یەزیدی زانین ئەم پیاوە نوێنەری بەرام ساڵحە نوێنەری حزبەکەی بەرام ساڵحە و پەیمانێ ئەڵێ دەنگ نایەنەوە بۆ دەنگ نایەنەوە برەوە دەنگی هەروان دەنگ نایەنەوە یا پارتیش هەردوو پارتی وێتی دەنگینەوە نە دەنگینە دەنێنە بەس دەنگی ماڵتان ناوا بێ من دیقەتە باوە لە ئەنگریەکێتی و پارتی قەت دەرفەتی حزبەکانی ترکان شەرەفە کوردانە پێشمەرگە سمبول کوردستانە نابێت پێشمەرگە بۆ بەش بەڵێتی پارتیە داتوانی هەر کەس نەکارێکی هەبێ بەرامبەر دەنگی و خەڵک پێشمەرگە ئەگەر حزبەکەی من نەبێت چێ ئەزانی دکتۆر بەرهەم کێیە ئیستاش حزبەکەی بمرێت گوتش دیف دکتۆر بەرهەمی حزبەکەی من تاکەلێز بوو توانی بگاتش مەسەلە مام جەلال ڕەحمەت لێ بێت سەرکردایەکی مازنە کوردە مە هەمیە شەنازی بەرەوە حزبەکەی تۆ دەنگە هێنە لەوێ دەنگ ئەمە بژنێتە نوێنین بەس ئەمە بژنێتە ژیک مە چاوێل کورسیکت پارتی ویکەتی چونکی ئێزدی تایبەت هەمی پارتی ویکەتیە هەمانوکە هەفتەش سەدەش دەنگبەر ملەتی هەموو لە ڕووی عسکەری دیفاعی لە کاتەکان دیفاعی لە شەبەک دیفاعی لە سەرکی کردووە ئەو هێزە بوو کە گەیشتە چای شنگال کوردار ڕستە بڵێ بە هەوادارانی یەکێتی چێڵی هەوادارن یەکێتی دڵنیا ئەەکەمەوە کە دەنگی یەکێتی پارێزلاوە بەرکوتەمەحی زۆر زیاترمان هەیە دەنگی زیاتر بەدەستدێنی بە هەوادارانی حزبی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری بەڵێنێت دەین کو دەوڵەتە مؤسساتی چێکین عەدالەتە اجتیماعی پەیداکەین و هەر مۆفێ نەتەوا و جوواکی هەمیان جێبەجێ بکەن تۆ کاک حسێن شنگانی چی ئەڵێی بە دەنگدەرانی پارتی دیموکراتی ئەگەرم بەحسێ مێژوویە بکەن مێ کتێبخانێت هەمی دنیای تێرە هەندێک ناکرد و مێژووە پارتی و بارزانانی تێدا بنویسی دەنگدەرێت پارتیز بێژمەوان شکستان لە سنووری مووسڵ شکستان بێژمەوان ڕۆژە ئەیلولێ سەدێب دەنگێ بەلێ سەرکێشا پارتیەوە تۆ باسی مێژوو هەتا سنووری مووسڵ کوردایە دەنگ باشە ئێستا ئێوە لەسەد لەوە ئەبینن ئێوە باسی ئەوە بکەن لە کەرکووک کورد دەنگ نایەنێ و ئێوە باسی ئەوە بکەن لە شنگال کەس دەنگ نایە بە کورد ئەمەیان تێڕوانینەوەی نوێ ئەمەیە تێڕوانینی جیلی تازە مەسەلە چێ بەس دەقێکی هەندی کە پارتیە وێکێتیە ڕۆژ بۆ ڕۆژێ ئەف ملەتە دۆ بەشکردین سەر دوو پارچە سەر دوو ئایدۆلۆژیە نابیت
تا دولت فيت دولت فيت مؤسساتي بت فيت مواطن سر اساس المواطنية بتا پرورده کردن نه سر اساس ربازا بارزانی و یا طلبانی دکتوری تا دو سال سروکی کابینه بود بچی دکتور من سردار خو و هندی مجوعه همیه هندیوی درهم نبیه يشتا كز نازانا كرسي دينن يا كرسي ناينن شو شهر وشانامه ببرم صالح حالن 20,000 بنك دوتي بين الدورين بسر كردي تاريخي خويا وبكن فيت انا فيت برهم صالح مجوعه يعني برم صالح مشويه بارزاني نمرنيتي بارزاني هني بس بروجرامي هذا بروجرامي ده بروجرامي هاي مدرسه امام سروکی بەرامبەر ڕێبازەکەی خۆی ناتوانانی متمانی خەڵک لە مووسڵ بەدەستبێنی برام بروجرامي ئاستی مووسڵ بروجرامي تشي ديك مجوعه کەسێکی ناسر برهم صالح بروجرامي هاي يتي ديش هذا بروجرامي من از دبوت الاساساتي جا جا از دبوت تشمل كمان از دبوت الملتقي دوبين كم بس ايكتي بارتي تنيت هين او دو بجت خيانات كار يدي بجت خيانات ما برنامج انت برنامج پیش کرد مش نخاطی وینر یه وابو وی دامین وینر افلاس کرد اخ او ادلوجي ام روجي هم كان دكتور برم صالح لقى خوتان ابوتان وزمان صار يشكي كمبيوتر استبوا مثلا خنكارێکی بێوەفای قوتابخانەکەی مان بوو کەسێک بێوەفابی بەرامبەر بەوەفابیا ئیشکا بۆ خەڵکی موسڵ جلالي قوتي الديف برهاني هوا وصيتناوي جبجي نكر وبشتي كتنا من جلالي مخابر حياتي ولا حتى لبروي كاتكيني كانديدي كاتيا مثلا چەند شتێکم پێ بڵێ کە خەڵک ئەم جارە بۆی ئەکەن لە نینەوە ئەگەر دەنگ بە ئێوە بات لە ڕابردوو لە ئیستا یەکێ دیشمانی کورسان جێگەی متمانەی خەڵکی نینەوە بووە ئێمە مێژومان هەیە لە نینەوە لە 11 2004 کاتی مووسڵ سقوتی کرد تیرۆستان هێرشان کرد حکومەتی ئەو کاتی عێراق وەکو هاوشێوەی داعش مووسڵی بەجێهێشت ئەو کات هێزەکانی یەکێتی بوو توانیە مووسڵ دووبارە بگرن هەموو مەرکە سوورتەکان و دەستگا ئەمریکان بگرن معقول نینە ئەو هەموو جەیش العراقیش مووسڵ ڕەڤیەکەتی مووسڵ تۆ لە مێژوو نازانی تۆ لە مێژوو نازانی تۆ نازانی مووسڵ لەکوێیە تۆ نازانی منتەقەی مووسڵ لەکوێیە تۆ خەڵکی دۆکی نازانی مووسڵ لەکوێیە پێشەوەی پێشمەرگە جملەیەکی وتووە لەسەر مووسڵ چۆن نەزانی معلوماتی نییە ڕووخاوە چۆن نەزانی مووسڵ لەکوێیە مووسڵ چەندی چەند ڕووخاوە لە 11 2004 کاتی هێرشی تیرۆستەکان سەر مووسڵ کە هەموو مەرکە شورتەکان ئەو کاتە کورد هیچ نەبوو پارتی هیچ نەبوو ئەم سوورە پرسیارێکی منطقی کە ئێوە ئەمەندە مەسەلەن لە ناو داستانەکانە ڕۆڵی قارەمانانەتان هەیە باشە بۆچی پارتی خاوەنی هەشت کورسیەوە خاوەنی دوو جوابێ مەبدە کاکە لە تەزویرەکان و لە داگررتنی باشە بزۆتنەوەی گۆڕانی شەر کورسیەکەەوەی هێن پێتانەڵە تەزویرە کەواتە ڕاستەوەیوانیش ئەخ لە سنووری مووسڵ گۆڕان بوونی نییە و لە سلێمانی لە هەر شوێنێک یەکێتی ئەو هێزەیە کە لە سنووری یەکێتی خەڵک ئەتوانی حزب دروستکە ئەتوانی جا ببێتەوە دیموکراتە بە هەموو معنەی کەلیمە زۆر سپاس بۆ هەمووان کاک ڕێژ دەم هیچ وەختێکی دادپەروەریتیان نەبوو زۆر سپاس بەخێر بن سەر چاوەکانم کاتەکە دڵە فراوان بێ لەبەری کاندیدەکەی یەکێتیە کە کاندیدەکەی پارتی بوو ئەوەش زۆرتر قسەتانە کرد زۆر سپاس بینەرانی بەڕێز ئەچینە ستۆدیۆ بەخێر بن سەر چاوەکان بەڵێ بەڕێزان سڵاوتان دەبێ داوای لە بردنەکەم ئەگەر جاروبار خۆتان نەزان گفتوگۆکەی ئەوان زۆر گەرمە هەندێک دەستەواژە دوای خۆم پێکەنی نمێتەوە کە بڵین بەکارم هێنابێ ئەگەر شیاوی ڕێز و خۆشەویستی ئەوەش نەبوو بێ داوای لە بردنەکەم هەروە لەو میوانە بەڕێزانش هەروە لە لایەنگر و دەنگدەری سەرجەم حیزبەکانیش ئەمەوێ هەندێک لەو مناقەشەی ئەو گەنجانە
دواتر لە ڕێی پرسیارەکانمەوە لەگەڵ جەنابەت بکەم چونکە ئەوە بەشێکە لە توێژینەوە ڕیسێرچی ڕۆژانە. بەڵام سەیری سیڤەکەی بەڕێستم کردوتە ئیشەکەی بۆ مادەی 140 و مافی کەمە ئاینی و نەتەوەیەکان وەنیە؟ پێشووتریش لە پەرلەمانی عێراق ئەندامی پەرلەمان بووی لە خولی پێشووتر. بۆیە لە تەپرسم هەر ئەو بواری کە ئەتەوێ ئیشی بۆ بکە ئەم جارەش. باشە پاراستنی شوێنە پیرۆزە دینیەکان و دابینکردنی بەڕێوەچوونی ڕێو ڕەسمە دینیەکان بە شێوەیەکی ئازادانە لە مادەی ژمارە چەندی دەستورە هاتووە؟ زۆر تەواو وەڵامەکەت. سەبارەت بە پێی مادەی ژمارە چەندی دەستور هیچ عێراقیەک بەهۆی ڕەگەزی نەتەوەیی و دینی و مەذهەبی و بیر و باوەڕەوە نابێت جیاوازی لەگەڵ بکرێت. چواردە؟ تەواو مادەی ژمارە چواردەیە دەستخۆش. ئەمە باشە جاری پێشوش جەنابەت هەر کاندید بووی ئەم جارە لەسەر داوای کێ خۆت کاندید کردەوە حیزبەکەت داوایان لە کردی یان خۆت؟ وەڵا زیاتر حیزبەکە ئێکەتی نیشتیمانی کوردستان دیارە یعنی زۆر محاولە دەکەت هاریکاریە ئێزدیا بکات ji ber nihojî qonaxa nihoya xola çareya berlemanî geleke giring e bo me wek êzidî çengu piştî Daeş 2014 ta 2000 Daeş tewa bû deverêt êzidiya gelek wêran bûne wek شنگار جی بەڕاستی کارەساتەکە مەزم سەردەهات لە 2014 کە زیاتر 6,000 کچ و ژنێت ئێزیدیا کەفنە دەستی داعش الهێرەژی وەک ئێکەتی بەڕەوانی کریە ئێزیدیا پشتی هاتنە داعژی چیل شنگاری و هەتا منطقە کەیاژی و خەلکێ وێ دەڤەرە وان دەڤەراجە دزانن ئەس باوەڕکەم ئێکەتی گەلک شەهید وان دەڤەرا داینا زیاتر 140 شەهیدە پشتی داعش هاتیە دەڤەرێنمە. لێرە ئێکەتی داخواش مکرد مژی خۆشحالی بڕاستی خۆکاندید کرد و ئەم بکارین خزمەتەکە باش بۆ خەلکێ پارێزگانەینەوە هەمووی بکەین و نەخاسمە پێک هاتێن بچوو کە تێدا دژین ئێزدی و مەسیحی و شەبە. پێ دوایە دوو کورسیەکەیانەوە؟ بڕوا دەکەم چونکە 2014 ژی خۆلاسێژی مە دوو کورسی هەبوون خەلکێمە باوەری بلیستە ئێکەتی نیشتیمانی کوردستان هەیە کە ڕاستی هاتیە ناسکردن بلێستا مامجەلا لیستە شەهیدە ئەس باوەڕ دەکەم ئەم دوو کورسیا بینین بەلکو زێدەترش بکەین دەهەوە. باشە باسی مەسەلەی یەکێتیت کرد لەو دەڤەرە بۆ خۆتەزانی نێچیروان بارزانی وەکو جێگری سەرۆکی پارتی نووسنگەی تایبەتی بۆ ڕزگارکردنی کچان و ژنانی ئێزدی بەردەستی داعش یا ئەوانەی کە ڕفێنراون کردوێتەوە تا ئێستا دەیان کچ و ژنی ئێزدی لە ڕێ ئەو نووسنگەیەوە ڕزگار کراون. یەکێتی بۆچی تاوەکو ئێستا شتێکی وای نەکردوێتەوە بۆ ئێزدیەکان؟ ئەو بیرۆیات هاتێ بەکردنیات جەنابەتت بێژێت ئەو بیرۆیە سەر سەرۆکێ حکوومەتە هەرێما کوردستانێ نەک وەک جێگرێ سەرۆکێ پارتیە حکوومەت ژی ئەمژی بەشدارین ئەمژی بەشێکین شوێ حکوومەتێ و پارتی دیژی تێدا یاشمۆرە هاریکاریە سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانێ نەجێگرێ سەرۆکی پارتی. باشە چی کردووە ئەو نووسنگەیە؟ نووسنگە پارە خۆ مەسەلەی پارە هەموو بەردەستێوان بوو حکوومەتی هاریکاریە وێ نووسنگە ئەو نووسنگەیە کە کراوەتەوە ئینجازێکی باشی هەبووە بۆ ئێزدیەکان؟ ئاخر بە پاری حکوومەت بڵێ ئێستا هەر کەس کردوێتەوە گرنگ نییە مەسەڵەن نێچیروان بارزانی ئەم سەرۆکی حکوومەت ئەم جێگری سەرۆکی پارتیە بەڵام ئایا ئینجازی هەبووە بۆ ئێزدیەکان لەگەڵ ئەوەیان زیاتر حکوومەتی هەرێمی کوردستان تەطویری بکە؟ پارە تەرخان کرێن بۆ کردن و فرۆتن خۆ هوند زانن یعنی پشتی ژن و کەچێ کەفتینە دەستێ داعش هەموو محاولات هات نەکردن و بێنە بەردان ئێک ژوار محاولاتە ئەو بکو پارە بێنەکردین ئەو پارە حکوومەتە هەرێما کوردستانێ یا شمۆرە هاتە تەرخانکردن بۆ وێ بیرۆیە.
بەڵام سەبارەت بەو نووسنگەیە ئەوەندەی کە قسەی لەسەرەکرێ باسی ئەوە کرێکەوە مەسەلەن ئەو نووسنگەیە وەکو جێگری سەرۆکی پارتی کردویانەتەوە نەک وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو نێچیروان بارزانی کردوێتەوە دواتر توانی تعقیب لەوە بکەیت و بۆ بینەرانی ڕوون بکەیتەوە باشە؟ دواتر تعقیبی لێ بکە چونکە وا باسی ئەو نووسنگەیە کرێ هەتاوەکو ئێستا ڕەنگە خۆشت بیست بێتت ڕەنگە ئەو کەسانش کە لێرەن هەر بیست بێت یان دواتر توانی تعقیبی بکەیت و قسەی لەسەر بکەیت بەڵام تاوەکو ئێستا ئەوەی کە زۆر گرنگە ئەمەیە پرسیار لەسەر ێزدیەکان زۆر بکەم لەم بەرنامەیەدا چونکە مەسلەیەکی تا ئاستی پیرۆزی بە نسبەت قەزەی کوردەوە گرنگە بەڕاستی بۆ خۆتەزانی بووە بە بەشێک لە شوناسی ئێمە بووە ئەو شوناسەی کورد کە هەمیشە بەداخەوەکو قوربانی لە دنیادا ناسێنراوە بۆیە بۆم گرنگە پاش ئەم ناوبڕە پێم بڵێ لە پەرلەمانی عێراق چه پرۆژەیەکتانە بێ بۆ ئەو کچ و ژنانەی کە گیراون بۆی کە بیان گەڕێننەوە بۆ ئەوەی کە بیان دۆزنەوە بۆ ئەوەی کە ئەوانەی کە بەشداریان کردووە لە سونەکان لە تورکمانەکان لەو کارە ساتەیە بۆ ئەوەی کە دادگایی بکرێن بینەرانی بەڕێز پاش ناوبڕێک ئەگەڕێمەوە. ئەمڕۆمێ باسی بەرهەمێکی زۆر باشتان بۆ بکەم. بیرم چوو. کات تکایە ئاوم پێ بدەن. ئەمڕۆ هەلام کرد. ئامادەیە. دوو حازرە کاکە ئاکشن. ئەمڕۆمێ باسی دی بابەتێ. ئێ کات زۆر تاخیر بوو بە شەو. چوار کات چواردە. واو دێلاڤیێ تامی چەند خۆشە لە کۆمەڵی گژوگەی سروشتی شاخەکانی ئاڵپای سویسرا بەرهەماتوە و 9 جۆر ڤیتامینی هەرە پێویستی تێدایە و زۆر تەندروست و بەسوودە و مرۆڤ لە زۆربەی نەخۆشیەکان دەپارێزێ. دێلاڤیێ خۆشاوی ژین. ئەڵای من باوەڕم بە دەنان هەر نەما سەڵات دوای کردووە خەڵکی سا کردوەوە لە دەنگدا بەچی وڵێ نەما حزبی کۆنین و خەوانتە سەڵاتین و ئەم خەڵکیشمان لەگەڵ واش نییە بجد ئەگەر ناڕازیت ئەبێ دەنگ بێت من خۆم ئەمەلم بە هاوپەیمانیە بەس ئەمان خۆیان پێشتر لە حکومەتا بوون ئەخرە و کاتی ئەوان لە حکومەتا بوون زەمان زۆر باشتر بوو لە ئێستا کاکە ئەم پیاوە ڕابردووی دیارە پێشتر یەک دنیا خزمەتی کردووە یەک نافدان و بەرنامەی هەیە ئێستا بەستی قەم باوەڕپەیمانیە کاکە بە زەوانیش دەتوانن لەگەڵ بەغارە بکەون و ئەوە زەلیلی دەستی بێگانەش نەبی منیش حەزەکەم باوەڕپەیمانی سەرکەیە بەس نازانم بەدایکی منی سەرگۆڕێ ئەخ بەساخۆ بم هەرێک دەنگە کۆ بێتەوە بێ بۆ هەموو دەنگا من دەنگەیەم بە هاوپەیمانی منیش حەلەوێ بچین دڵبی بە هاوپەیمانی ئەچین دەنگەیم بە هاوپەیمانی با نەجاتمان بێ لەم گەندەڵانە بەس ئیتر تەواو بەسە ئیتر تەواو بۆ دادپەروەری و ئاوەدانی دەنگ دەدەین بە هاوپەیمانی. تەنانەت ئەگە لە باشترین و ئاسوودەترین شوێنی دنیاش کار بکەن یادی خێزانەکەتان هەمیشە لە دڵدایە. خێزانیانی هەڵبژاردننی جوانی و هێمنی بۆ خۆشەویستەکان و کەسوکارت. ئەگەر دەتانەوێت هێمنی و جوانی بۆ خێزانەکەتان بە خەڵات ببەن سەردانی پلازای سەدەف بکەن. سەدەف تەنیا فرۆشکانیە بەڵکو وەکو میوانداریەک وایە بۆ هێمنی خێزان و جوانی خانووەکانتان. باشترین کوالەتی شوویکی بێوێنە لە سەدەف. سەدەف لە بەرگەگرتن بێوێنەیە لە جوانیش وەک مرواری. بەیانیان لە چایخانە چای جیهان لەسەر کار چای جیهان لە کافتریا بە بێدەنگی لەگەڵ یار بە بێیار چای جیهان لە ماوە دۆستان لە زەماوەندیش چای جیهان بە ڕۆژ و بە شەو چا لە دوای چا لە دوای چا چای جیهان چایەکی تایبەت بۆ هەمووان. ئەم هاوینە ئەم دەرفەتە لەگەڵ کۆکا کۆلا لەدەست مەدا. هەلی گەشتێکی ناوازە بۆ جامی جیهانی فیفا لە رووسیا ببەرەوە. تەنها کۆکا کۆلایەک بکڕە سەیری ژێر قەپاقەکە بکە بزانە خەڵاتە گەورەکەت بردۆتەوە یان بوتڵێکی شوشەی کۆکا کۆلای فێنکەرەوە. کۆکا کۆلا چێژ لە ساتەکە دووەرگرە. لەگەڵ LG ڕێگەکەت کە بە چیرۆک باکڕینی مۆبایلێکی LG بەشدار دەبیت لە هەلی بردنەوەی ئۆتۆمبیلێکی مۆدێل 2010 و چەندین خەڵاتی تر. ئەسێ تاکە بریکاری مۆبایلی LG لە عێراق.
مرحبا كان بخير بي بو برنامج چی دەکات وەقف لە درا بوو کامی سیوان ئەمانە تێنۆگەن هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان نییە خەڵک چەقوی خۆی خۆش کردەوە بۆ حکوومەتی کوردستان کە جناب سەرۆکێتی ئەوەی ئێمە دەیکەن ئەوەندە زیاتریان پێناکەن لە دەستکەوتەکان هەموو دەبنە شەریکی پارتی پێش ڕفراندۆم هەمویان بە شانازیەوە لەسەر سندوقی دەنگدان بوون و دەنگیاندا و ئینشاءڵڵا چاکیشی دەکەینەوە و باشتریشی دەکەین ما دژبەیەکێک تەناقوزێک نییە لە هەلویستی پارتی ئێمە دەبێ لەگەڵ بەغدا بگەین بە تەفاهمێکی مشترەک لەسەر ئایندەی کوردستان هەڵات بەڕای من ئەگەر بۆ خزمەتکردنی خەڵک بێ باشە بەڵام ئەگەر مەوزوع خزمەتکردنی خەڵک نەبێت بەخۆ دەسەوە چقیمەت کاک مەسعود ینی کەمتر دەبیندرێت بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەوەی ئێستا ئێمە دەیکەین هەمووی بە پشتیوانی و بە دامی جەنۆبی سەرۆکدا ئەرێ سایقێکی چۆن بووم جەماعەت باش نەبووم بەس لە تەسۆن هەر لە تەسە دەدا پستی سەرۆک کومار پشکی کورد بووە دەدەنە کێ بۆ کورد دەمینێتەوە پلانتان هەیە کە پاشکەوتی موچە بە تەواوی لا ببن هەندێک ئەڵێم پاشەکەوت و هەندێک ئەڵێم پاشە کەفت فعلا وەیل وەلێ پاش بوو و کەفتی ئێمە پلانمان هەیە بە تەکی هیچ شتێکیش بە ناوی پاشەکەوت نەمینێتەوە جاری جاران نییە خودی هێزەکانی کوردستانی سەریان لەو برادرە تێکدا بوو نەیدەزانی چی بکە ڕۆژی دەنگدان هەمویان لەسەر سندوقی دەنگدان ئامادە بن و دەنگیش بێت بەڵە بەڕەزان جارێکی تر سڵاوتان لەبێت خواب پێشەوەی باسی بەرنامەکەتم بۆ بکەی ئەمەوێ بزانم هەموو دەستور ئاوا قاڵی تایە لەبەری ئەو دوو مادەیە پەیوەندی بە اختصاسی خۆتەوە هەیە بە اختصاسی هەموو پێکاتەکانی عێراق خۆوان ئەنی هەر دوو سێ مادەیە سێ مادەوە بزانم باسی ئەوانە کردووم ڕاستە ینی هەموو دەستور ئاوا قاڵی تێدا یا محتەم بووی بەو مەجالە زیاتر نانە محتەم بە مەجای نەفت و ئەوانە زۆر تشتیە دەستور زۆر باشە سەبارەت بە بەرنامەکەت مەسەڵەن پرسیاریەوەم کرد ئەو هەموو کارە ساتە و فڕاندنی کچ و ژنانی ئSD لەوێ چیان بۆ ئەوکە ئەم جارە بڕۆیتە بەغدا بۆ جاری دووەم پێشێکی سپاسیا خەڵکی شنگارێت کەم کەن هۆ لێرەت حازرن تا بەحسە بەرنامێمە و بۆ کچ و ژنت ئێزD ئەوێت هاتینە ڕەڤاندن بڕاستی زیاتر 6,000 ینی کچ و ژن توێ کارەساتە شنگاریدا چوینە بەتر 3,000 یاشمۆرە هەتانەوە هاتینە زڤری نەڤەیەن وەک ناجیات و ئەو گەلک شوانژی چۆنە دەرەوەی وڵاتە ئەو ڕێکخراوێن دەولی کوسەر دەولەتێن ئۆروپین خاسمە ئەڵمانیا زیاتر سەدا شوان برینەوێ دەرێ بۆ عیلاجە نەفسی و ینی جارێکە دی بگەڕێنە ناف مجتەمەعی خۆ ئەگەر ئەم بچینە بەرلەمانیت باوەریا مندا بتر حەق بە بەرلەمانی کوردستانی بەرینەوە تشتە کرد بە ڕاستی مەسەلا جینۆسایدا شنگاری تەڤیهات بە مناقەشەکردنەوە کرد چونکە ئەو دێ بۆمە ڕێکێک با وەختیان بچینە بەرلەمانی عێراقیژیدا ئەو تشتە هات بە تەڕەحکردن مەسئولیەتی هەموو کووردە مەسئولیەتی پەرلەمانتارانی کوردستانە هەموو لیستەکانە بەڵام خۆتەزانی مەسەلەن حکوومەتی عراقی هاتووەتەوە بە زۆرە ملێ ئەوەی داگیر کردووە و ئەڵێمە بەشێنیا لە کوردستان تا ئێستا ئیلتیزاماتی خۆی بەرامبەر بە شنگال جێبەجێ کردووە لە ڕابردووش و لە دوای 16 ئۆکتۆبەریش الهێرە ئەم دێ بۆتە بەحسە ناجیاتەکەم کەم بچینەوەی دەرێمە گۆتدا بتر ئەم تەرکیزێ بکەین ڕاستی بتر ئەو خەلکە بێنە تەعویفکردن ئالیە مادی و معنەوی چونکە خەلکێکی زۆر ئەو ئێتهاتینە بەردانژنهۆ بەلکو بێ ئەون بێ ڕاتبوو و ینی واردێک ژنیە
ئەم دێ هەموو محاولێکن لێ دەرێ بەغداک و ئەو تشتە بۆوان بێتەکردن. زۆر باشە باسی ئەوەت کرد مەسەلەی جینۆسایدی شنگال و ئەوە وتت وەکو مناقەشە کرا لێ بەڕاستی من هەمیشە لە ناو سیارەکەدا ئەم مەسەلەیە یەکێتی و پارتیەکان ئەیەنەوە بەڕوویەکە بۆیە هەر لە دوای ئەو مناقەشە ئەو پرسیارەم لەلا دروست بوو کە یەکێتی لە کاتی هێرشی داعشدا بۆ سەر دەڤەری شنگال خۆتە زانی ژمارەیەکی زۆر بارەگا و 2000 پێشمەرگەی یەکێتی لە دەڤەری شنگال هەبوون ئەو کاتەوە نەبوو بریتی بوون لە پێشمەرگەکانی لیوای 111 یەکێتی و هەروە سریەکی پێشمەرگەی یەکێتی لە گوندی کۆچۆش هەبوو. بۆچی ئێوە هەمیشە هێرش دەکەنە سەر پارتی کە بەرگری لە شنگال نەکرد و هیچ باسی خۆتان ناکەن؟ ئایا پێدوانیە ئەوە مەسئولیەتی هەردووکتان بوو؟ ئەگەر تاوانە، ئەگەر شکستە، ئەگەر هەر شتێکە؟ کاک ڕەنج ئەگەر تە دوی بەسەراحەت بەدەر لە مەسەلەی بانگەشە ئەگەر دوهی تا گوداری ئەعلانە قایمێ کردبێت کاک سەعدی پیرە لەسەر تەلڤیزیۆنێ و کەلیما خۆشدا باس کرد گوتی چونکی ئەم شریکین لەوێ حکوومەتێ ئەمژی پەرپرسیارین یعنی پارتی و یەکێتی بۆ ئەو گەنجە چی ئەڵێ؟ مەسەلەن ئەو گەنجە چی ئەڵێ کە مەسەلەن گەنجەکەی یەکێتی و پارتی خۆتە زانی مناقەشەی تونیان بوو؟ یعنی وتەبێژ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ هەردوو لامان بەرپرسیارین بەرامبەر بە داعش عاقیبەتەکەی هەرچیەک بێت. آخر نسبەتی بەرپرسیارەتی یەکەتی کەمە چونکە شنگار دەستەڵات دەستی پارتیدا بووە کاک ڕەنج. ئەو 2000 پێشمەرگەی ئێوە چیانە کرد لەوێ؟ 2000 پێشمەرگە؟ بەڵێ خۆ ئێمەژی قووەتە عسکەریمەوە هەی نەبەس شنگاری هەیە ئەلوێت مشتەرەکژی هەینە هێرە دەڤەرێوان مەسەلەن بۆ نمونە بۆ بەرگریتان نەکرد. آخر دەستەڵات بڕیار دەستێواندا بوو ئەگەر پارتی انسیحاب بکە ئێکەتی چۆن ینی چۆن بەڕەوانی بکە. بەڵام ئێمە ئەبینین چەند جاری تر پارتی شتێکی بەدڵ بۆ یەکەتی بەدڵی نەبووە هەرەوەی خۆی جێبەجێ کردووە. شنگارێ گەلک تشت ڕووداینە ڕاستی بەرپرسیارەتی بوێن نەوێن دەڤەرە پارتی بووە ینی سوڵتا پارتی لێ دەرێ بووە. کەواتە ئێستا لە سەدا چەندی مەسئولیەتەکە هی ئەوەیە وتت هەردوو لامان مەسئولین من وتم 2000 پێشمەرگەی ئێوەی لێبوو و لیوای 111 یعنی لەوێ بوو و یەکێتی لە گوندی کۆچۆ هەبوو. مەسئولیەتی ئێوە چەندە؟ ئێکەتی لە هەموو دەڤەرە مەسئولیەتی ئێوە چەندە؟ من باسی شنگال دەکەم. مەسەلەی بەرپرسیارەتیان ما گەلک کێمترە ژیا پارتی. چەندە؟ وەڵاهی لەوانە 10 نەبن. 2000 پێشمەرگە جاران شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێ لەوانەیە قەت 2000 پێشمەرگەی وەکو ئێستا مسەلەحیان نەبوو بێ. وایە؟ ئاخر پارتی بەرامبەریان دەهقاتی زیاتر هەبووە. باشە. لە ڕابردوودا پێشمەرگەی مسەلەحمان نەبوو. ئێستا بە 2000 پێشمەرگەوە بۆ مەسئولیەتی ئێوە لە سەتات دەیە مەسئولیەتی ئەوانی تر لە سەدا هەشتا. سڵتە دەستی پارتیدا بوو کاک ڕەنج هون هەموو زانن ینی دەستەڵات دەستی ئێکەتیدا نینە بەهدینان دەڤەرێن شنگار و دەوروبەرێتوێ. باشە ئێوە دەتانەوێ ئێزدی خۆیان بەنەتەوەی کورد و بە ئاین ئێزدی دابنێن یان بەنەتەوەی ئێزدی خۆیان حساب بکەن؟ ئەم ئێزدی تایبەتماندامەوە هەی ئەم ئێزدینە. بەس پەیڤک هەیە دائیمەن تێتە گوتن کوردن ئێزدی یا شمووەرە ئەم پێشی ئێزدینە بلا ئەم ئێزدیت کورد بین بۆچی ئەم دێ کوردت ئێزدی بین مەسەلەن کورد نائێنە ناسکردم کوردت بوسڵمان بۆچی دێ ئێزدی ئێنە ناسکردم کوردن ئێزدی ئەم ئێزدی مەتایبەتیان خۆ هەی وەک نەتەوە ئەو لایەنێکی دیە کو سەروەتەرێ نەتەوێت یعنی وەکو نەتەوە کوردن وەکو ئاین ئێزدین ئاین ئێزدینە بن یعنی وەک تۆ مەسەلەن لەو کەسانەی کە ئیش بۆ ئەماکەی ئێزدی کوردن وەکو نەتەوە مەسەلەن چۆن کاکەیمان هەیە چۆن ئاین زایترمان هەیە ئێزدی بوون ئاینە نەک شوناسی نەتەوەی ڕاستە وایە بەڵام من ئێزدیمە خصوصیەتی خۆمان هەیە ڕاستە باشە مەسەلەن ڕەنگە لای زۆر کەس پرسیار بێ بۆچی پارتی هەمیشە ئەندامێکی پەرلەمانی ئێزدی هەبووە لە پەرلەمانی کوردستان
بەڵام ئێوە نەتان بووە هەروها لەو خولەی پەرلەمانیشدا لە دوو پەرلەمانتارەکەی یەکێتی لە مۆسڵ هیچیان ئێزدی نەبوون بۆچی لە کاتێکا ئێوە ئاوا ئەڵێن ئێمە محتەمین بە مەسلەی ئێزدیەکان کاک ڕەنج هەر پارتیەک جارنا تووشی غەڵەتیات بێت یعنی ال 2014 الخۆلا سێ بەرلەمانی دیارە کاندیدێت ئێزدی ناو لیستە یەکەتی نیشتیمانی کوردستان گەلک بوون بێگومان دەنگت ئێزدیا بەڵاو بوون ئەو دەنگەژی کەسب سەر نەکەوت ونهۆژی عینی تشت هەیە ئەس باوەڕ لیستە پارتی گەلک کاندیدێت ئێزدی هەینە نەدورە دیسە ئێزدی دەرنەکەون باشە حەیدەر شەشۆ پێشتر یەکێتی بوو خۆتەزانی لەسەر زمانی بەرپرسی مەڵبەندی یەکێتی لە شنگال بڵاو کرایەوە کە یەکێتی بۆ کۆتا دەنگەداتە لیستی حەیدەر شەشۆ ئایا بۆ پرسی کۆتای ئێزدیان ئێوە دەنگ دەدەنە لیستی پارتی دیموکراتی ئێزدی واتە بە سەرۆکاتی حەیدەر شەشۆ هەر پارتێک کە بە جمهوری خۆی هەیە یعنی حەیدەر شەشۆ پێش وەخت ئێکەتی بوو ڕاستە ئەندامی ئەنجومەنی ناوەند بوو بەس وەختێ پارتیا خۆ دامەزراند استیقالا خۆش یەکەتیدا و ئەو پارتی هاتە دامەزراندن بێگومان ئەواژی جمهوری خۆی هەیە بەڵام وەک ئێکەتی باوەڕ ناکەم یعنی خەڵکێمە وەک خەڵکی ئێکەتی جەماوەری ئێکەتی جەماوەری لیستە مامجەلات دەنگی خوب دەنە لیستە حەیدەر شەشۆ باشە کەواتە قسەکەی بەرپرسی مەڵبەندی یەکێتی لە شنگال کە بڵاو کرایەوە مەسەلەن پشڕاستی ناکەیتەوە ڕەتی یەکەیتەوە قەرارتان گۆڕیوە یا قسەکەی بەرپرسی مەڵبەند هەڵە بوو نەئاخر جەنابەت ئاماژەدا تا گوت کاک حەیدەر پێش ئێستاژی ئێکەتی بووە بێگومان هەندێک جەماوەرێت ئێکەتی گەل بووینە یعنی نهۆش بووینە ئەندامێتویەت حزبی کەواتە ئێستا چیەڵێ بە جەماوەری ئێکەتی دەرکەفتینە ئێستا چیەڵێ دەنگ بدەن بە حەیدەر شەشۆ یا دەنگ نەدەن چۆن ئێستا چیەڵێ بەو ئێزدیانەی کە مەسەلەن ئەیانەیە دەنگ بدەن بە حەیدەر شەشۆ خەڵک ئازادە خەڵک شارەزا بووە خەڵک دەیزانی زانت هەرێک دەنگی خۆ بدەتە چی لیستی زۆر باشە یەکێتی ڕەخنەی ئەوەی لێ ئەگیرێ کە پشتیوانی لە هاتن و مانەوەی پەکەکە کرد لە شنگال بەشێکی یەکێتی بوونە حەشدی شەعبی دوای گرتنی شنگال لەلایەن داعشەوەرەوە دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەریش دژی هاتنی حەشدی شەعبی نەبوو بۆ شنگال بە مووقیفی سەریح و ئاشکرا پارتیەکان ئەڵەن تەنیا بۆ ئەوە بوو کە زیان بگێنن بە شنگال وەکو ناوچەی نفوسی پارتی ئێوە لەو بارەوە چی ئەڵێن کاک ڕەنج خۆ وەزعی شنگارێ پشتی هاتنە حەشدی شەعبی پارتی بارگایت خۆ هەمووی چۆل کردی لێ دەرێ بێگومان هەموو پارتیە لێ دەرێ دێجێخۆکەن لە شنگارێ دێخەباتێکن یعنی وەک حەشدی شەعبیژ نهۆ کاندیدمە هەی سەر لیستە حەشدی شەعبیژمان هەیە لیستە هادی العامری لیستە نەسر زۆر باشە بەڵام فتح باشە بەڵام پرسیارەکە ئەوەیە مەسەلەی ئێوە هیچ ڕۆڵێکتان نەبووە لە مەسلەی ئەوەی کە پشتگیری لەمانەوەی ئەو هێزانە بکەن بۆ لێدان لە ناوچەی دەسەڵاتی پێشووتری پارتی یان ئێستای پارتی وەکو خۆت وتت ئەوێن بەردەوام ناوچەی نفوسی پارتیە نابێگومان ئێمە علااقاتمان لەگەڵ پارتی هەیە علااقات استراتیژینە کاکەم شریکەت حکوومەتینە چاوە دێت پشتێکەوە سەرڕابن باوەڕ ناکەم باشە ئێوە بۆ خۆتەزانی دوو کورسی پەرلەمانتان هەبوو لە خولی پێشوە ئێستا دوای دروستبوونی دوو حیزبی تر و هاوکات لیستەکەی بەرەم ساڵح ئەتوانن ئەو دوو کورسیە بهێننەوە الموصل بێگومان نفوذێ بەلکو دکتۆر بەرهەم ساڵح کێمە تەسیرە دەنگێتمە ناکەت الپارێزگا مووسل کەواتە ئێستا دەنگەکان ئەهێننەوە دوو کورسیەکەی خۆتان ئەم بانگەشێت کەین و هەوڵ محاولێت کەین ناو خەڵکی خۆ کو ئەوان دوو کورسیا بدەست ببینین ئەکە شمە بێت ئەم دەزێتترش بۆ ئەوەندە بەکەم ڕازین بەردەوام مەسەلەن ئەتانەوە مای خۆتان بن بۆ چاوتان لە زۆر نییە پێتان وایە حەیدەر شەشۆ و دکتۆر بەرەم ساڵح دەنگتان لێ دەبەن
چاوێمە دائما زۆرەیە ئاخر کاک 2014 خۆلا من کوێز پەرلەمانی 2002 تا 2014 کورسیمە بەرلەمانی هەبوون بەرلەمانی عێراقی 2014 وەختی هەڵبژاردن چێبووین مەکردنە 21 ونهۆژ دێ هەوڵ دەین و محاولەکەن و زێدەتر بتەکردن تەسەوڕەکەی زیاتریەکەن هیچ ئاماژەیەک هەیە بە پێی ئەزمموی خۆت و دراسی حیزبەکەت بە ینی پێ وەک دیراسا حزبی ینی بێگومان ئەم دێ دوو کورسیا ئینین یان دەستخۆڤە ئەوەکە نەزێتربی بەڵێ فەرمونی و خولەک لەبەرەوەی بینەرانی بەڕێز ڕاستە زۆربەی قاعەکە هەوادارانی یەکێتی نیشتیمانی کوردستانن بەڵام یەکێتی بەردەوام خۆی ئەڵێ سیاسەتی چەپکە گوڵەکە بە مەجای ئەو دوو کەسە بەم کە یەکێکتان پرسیار بکە دیارە بەپێی لۆگۆکەتانی هاوپەیمانن بەڵێ پرسیار لە نیو خولەکە بەڵێ ئەوی دی کاک ئەوی دی ئەز وەکو هاودیدێکی هاوپەیمانی لە دەڤەرا زمار پرسیارش کاک حسێن دەکەم ئەرێ کاک حسێن دخۆلا دوێە پەرلەمانی عێراقیدا تو لەسەر لستا یەکەتی نیشتیمانی کوردستان چووی پەرلەمانی عێراقی ئەرێ کاک حسێن ڕۆژێکی بنێزیک تا خۆگەهانتە خەڵکێ و تا داخوازیش خەڵکێکردن پێتوی بچنە یان وا چ دوید و بنێزیک بە طبعا خۆ دەبێژی تەکە حسێن نەدیتیە لەوان منتیقا مەسەلەن تە نەدیتیە تشتێکی ji بۆ ئێزدیا بکە من نەدیتیە هاتیە و منە بهیستی هاتیە ئاخر ئەvە دەلیلە تە نەدیتیە کە حسێن هیچی نەکردووە ji بۆ ئێزدیا باشە فەرموو کاکە سپاس بەرسڤێتە چییە مامۆستا ئەو خەڵکە زمارە طبعا من وەک ئێکەتی زیارەتە مە زمارژ کریە مە لێ دەرێ کۆمیتە ئەوژ هەینە لێ دەرێژی چۆینەوێ دەرێ و ناف ئێزدیا بەردەوام ئەمت ئامادە بووینێت موجود بووینە لەوان 4 ساڵت بەرلەمانیدا هێرە بووینە چی خزمەت ئەمە هاتیمە ئەمە کریە بڕاستی هەست بە تەقسیر ناکەی بەرامبەر بە ئێزدیەکان فەرموو کاک حسێن ئەس وەک دەنگدەرێکی پارتی دیموکراتی کوردستان و کوڕی شەهیدی شەڕێ دژی داعشێ پرسیارەمە بووتە ئەوە کو ئێکەتی بووە سەبەب کو پەکێکە هاتیەت شنگارێدا و هەر وسا ئێکەتی بووە سەبەب حەشد شەعبی شنگار داگیر کری ئێکەتی وڵات شتێکی ئەوە ئینووە ئێکەتی بووە سەبەب بۆ هاتنە یعنی ئەوە پرسیارە منەوە تاکە کەسیە بۆ کاک حسێنی بۆچی نەگە پاوانە هێزت خۆل وێرە نەڤەکێشان بۆچی پارتی هێزت خۆل وێرە ڤەکێشان ئەوە جێ پرسیارێ باشە قوربان ئەو خوشکە دەنگدەری یەکێتی من جوابی ئەو برادرە بدەم فەرموو نسبەتا پرسیاراوی پەکەکە یا شمووەرە نەوێت لی هاتینە شنگارەیە بەری نهۆژی تەنزیماتێتوان هەبووینە شۆل کرینە شنگارێ وەختێ دەسەڵاتە پارتی لێ دەرێ پەکەکە لێ دەرێ هەبووینە سپاسە دەکەم بەڵام ئایا پەکەکە حیزبێکی کوردی نین بوونی پەکەکە ئەمەندە مەسەلەی خەتەرێکی گەورەیە مەسەلەن پەکەکە ڕۆلیژی هەبوو لە کارەساتی شنگارە کاک ڕەنج یەکەتی نیشتیمانی کوردستان لیوا 111 شنگار بوو بەس نەلیوا کاملە شنگار بوو 307 پێشمەرگە بتنێ فۆجائێکەل شنگار بوو فۆجیدی تەوزیعکردی بوون السەحێلە و مەنتەقا زمار ئەوە ئێک یا دوێ کۆچۆ فقط 10 پێشمەرگێت مجازت لێ بوون هەر 10 شک شەهید بوون ئەلوێ دەرکێ لە ڕوانگەی ڕابردووە پرسیارەکەم خۆتە زانی داستانی ژاڵە خۆتە زانی جەنگی قەیوان ماوەت تاریخی یەکێتی سیر بکەی مەسەلەن ئەگەر ویست بێتی شتێک بکاتجاری وابووە بە 5 پێشمەرگەوە دەردی مەلا بەختیارەڵێ مەسەلەن نازانم چەند کۆپتەر هاتەوە قسەکانیشی مەسەلەن زۆر ڕاستە چونکە ئەسە پێشمەرگەکانی کە شەڕی داعشیانەکرد ڕۆژە لە ڕۆژان بیگەڕنەوە بڵێن ئەوەندە مەسەلەن هێرشمان کراوەتە سەرەوەندە ئەربیجیان پێوە ناوین ڕەنگە بڵێن ڕاست نییە ئەگەر یەکێتی بیویستایە ئایا بەرگری ناکرد کاک ڕەنج بەستە گوتی 2000 پێشمەرگە 2000 پێشمەرگە یەکەتی شنگار نەبووە یەک فەوجە لێ بووە 307 کەس بووینە زۆر سپاس دەکەم کێ قسەی هەیە کاک ڕەنج بەس وەڵامی ئەو ماوە خرتە مەجال نەداکو دەرفەتت دەدەم فەرموو
يعني ئەو برادرە کە کوڕە شەهیدی پارتیە طبعاً ئێمە زۆر اعتزاز بشەهیدات کەین هەموو شەهیدی کوردستانە بەس ئێکەتی نەسەبە بێ هاتنە حەشد شعبی بوو و هێزت ئێکەتی وەک هێز شنگارێ و دەبێت حەشد شعبی نەماینە بەس بارەگایەت حزبی بتنێت ماین. سپاس فەرموو ئایا چەند هزار پێشمەرگە یەکێتی لەوێ بوو 2000 نەبوو 2000 بەڵێ والله ئەو جێگیری مەسوولی مەڵبەندی شنگارە معلوماتیژی هەیە جەنابەت جێگیری مەسوولی مەڵبەندی سپاس فەرموو مایکەکە بەکێە فەرموو جەنابەت قسە بکە پرسیار تکە یەک پرسیار ئەخیر پرسیارە کاک ڕەنج پرسیارەمش جەنابێتەیە ببوورە من نەکاندیدم ئەزانم بەڵام جەنابەت زۆر جار ئەم قسە دەکا دەڵێ ئەم پارەی کاک نێچیروان بارزانی من ئەمە یەکەم جارمە لە عمرما ئەم پرسیارە بکەم لەکوێی تر ئەم پرسیارم کردووە ئادەی بڵێ هەموو خەڵک وا دەڵێ با دوایی دەرفەتی دەدەم من چونکە خۆ من نەوتە بێژی ئەم پارەی کوردستانە ئەمە هێبە نینە باشە دواتر بە ڕسمی ئەگەری حکوومەت بوو ئەگەری حکوومەت بوو هی هەردووکتانە شانازی پێوە بکەن شانازی پێەکەین شانازی پێوە بکەن هەر کەسێکی مساعدە بکە شانازی پێوە بکەن هەردوو هەر شتێکرا بێ حکوومەتی هەردووکتانە بێ شانازی پێوە بکەن کاقوبات بێ کاک نێچیروان بێ فەرقی هەیە فەرقی نییە زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم سەر چاوەکانم بینەرانی بەڕێز زۆر سپاس کێوای وتووە ئەمە لە کێ پرسی ئەمە لە کوردستانە پرسم ئێمە کورد نین کێ ئەڵێ ئێوە کوردینەوە نیە بەڵام ئەم هاریکاریە دا بتا تشتێکی کە سەرشۆر ئەبین دەڵێن هەر جار ناجیات دەکردن بە ئەم پارە پارەی کوردستانە پارەی کوردستانە ئەمە پارەی کوردستانە مامەسا لە کۆتاییدا ئەگەر دوادێر بڵێ بە هەوادارەکانت چیاڵێ چۆن یەک ڕستە بێژی تا هەوادارێن خۆ چ دەبێژی من داوا لە جەماوەری خۆکەم کە لێرە حاضر بووین جەماوەرە لیستە 162 بچنە بنگەهێ دەنگدانێ دەنگی خوبدەنە لیستە 162 لیستە مامجلال لیستە شەهیدە لیستە یا چەپکە گوڵە مامجلال زۆر سپاس مامەستا حسێن نەرمەوە بەخێر بێ سەر چاوەکانم بە ئومێدی سەرکەوتن زۆر سپاس بەخێر بێخوا سەر چاوم ئێوەش بەخێر بە سەر چاوەکانم سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکان خۆشەویستان بەخێر بێن